دعای دومی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی بوو؟ دەیفەرموو وتحول عافیتك، خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لەوەی کە لەش ساغیمان لێ بسێنیتەوە، خۆشی و شادیمان لێ بسێنیتەوە بۆ پێچەوانەکەی. چونکە ئەگەر هاتوو لەش ساغی و خۆشی نەما، نەخۆشی و دەرد و بەڵا دێتە پێشەوە. کاتێکە پارە و پول و دەوڵەمەندی نەما، فەقیری دێتە پێشەوە. کەواتە تۆ پێویستە ئاگاداری خۆت بی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو خوایە گیان ئەو لەش ساغیەی، ئەو ماڵ و سەرۆت و سامانەی، ئەو شتێکە پێمان دەبەخشی لێمانی نەسێنیتەوە. چونکە ئینسان جاری وایە لە فەقیریە ناشکوری دەکات، کە ناشکوری کرد خوا لە خۆی تووڕە ئەکات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو بەردەوام بڵێن خوایە گیان عەفومان کە و لەشمان ساغکە، بێوەیمان کە بێوەی. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت دوای ئیمان، دوای یەقین و ئیمان هیچ ناز و نیعمەتێک نییە بەقەد لەش ساغی و بێوەیی چاک بێت. ئینسان بێوەی بێت، ئەوە گرنگە. نیعمەتەکانی خوا زۆرە بەسەرمانەوە. ئێستا حالێن ئەگە تارەمان سەرمانەوە قەسف کە چی لە پارە و پولکەی نێمە؟ پارە و پول چی قیمەتێکی هەیە؟ خواردنی خۆش چی قیمەتێکی هەیە؟ با خوا خراپترمان بەسەرا نەیەنێ. نیعمەتی خوا زۆرە، بەڵام تووڕەیەکانیشی زۆرە. خوا گەورە دەفەرمێ فەلەمما ئاسەفونا انتەقەمنا منهم فەئەغرەقناهم ئەجمەعین. کاتێککە قەومی فیرعەون ئێمەیان تووڕە کرد، ئێمە تۆڵەمان لێیان کردەوە، هەموویانمان غەرق کرد و نوقمانیان کرد، هەموویان خنکان. لەبەر چی؟ لەبەرەوە ئێمەیان تووڕە کرد. ئەگەر خوایش لێمان تووڕە بێ، لە ئەرز و ئاسمان و غەزە بەڕژێنێ بەسەرمانە، دوژمنمان بەسەرا زاڵەکە. دی ئەوەنە ناشکریمان کرد، هەتا خوا هەموو شتێکی لێمان سەندەوە، زۆربەی شتەکان کە پێمان بوو. ئەگەر ئێمەش خراپتر بین، خراپترمان بەسەرا دێ. ئەگەر ئاوە بێنێ زۆر بێعیبە. کەواتە ئاگادار بین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لەوەی کە ئەو بێوەیی کە هەمانە، ئەو لەش ساغی کە هەمانە لێمان بسێنیتەوە بۆ پێچەوانەکی. بێوەی تووشی وەی و دژمنداری دەبی، تووشی مصیبەت دەبی. ئەوانەی کە دژمندارن بڕۆ پرسیاریان کە بزانە ژیانیان چۆنە، بزانە چی حاڵێکیان هەیە. ئەوانەی کە نەخۆشن بڕۆ پرسیاریان کە بزانە ژیانیان چۆنە. بۆیە بڵێ خوایە گیان ئەو ناز و نیعمەتێک کە بە من بەخشیوە، لەش ساغیە، بێوەیم لە ماڵەکەی خۆمدا دەخەوم، کێشەم نییە، بەجددی خەوە دەخەوم. خەڵکێ بە تفەنگەوە دەخەوێ، تفەنگە لە جارسەرێتی ناوێرێ بخەوێ. بڵێ خوایە گیان ئەو نیعمەتێک کە پێمە لێی بنێسێنیتەوە، ئەو لەش ساغی کە هەمە، ئەو بێوەیی کە هەمە، دوورم لە دەرد و بەڵا و وەی، خوای لێ من نەسێنیتەوە. بەڵام هەندێک کەسێ دەیەوێت لە خۆی بسێنێتەوە. هەندێک باوکەیە بوونەتە بەڵا بۆ کەس و کار و مناڵەکانیشیان، ئەڵێن بڕۆ خەڵکی بکوژە، بەرخی نێروە سەربڕینە. یا ڕەبی خوای باوکی وا بە هیچ کەسێک نەدەی، خۆزگەم بۆ کەسێک عەقڵی تەواوە. یعنی ئینسانێک عەقڵی تەواو بێشتی وا دەکا، مناڵەکانی تووشی مصیبەتەکە. ئینسان دوعاکە بڵێ خوایە گیان ئەو لەش ساغی بێوەی لێ نەسێنیتەوە، بەڵام ئەم دەڵێ بڕۆن خەڵک بکوژن کە لێی بتەقێنن. لەسەر چی؟ لەسەر تۆزە زەوی کە پێش تۆ هەزاران خاوەنی هەبووە، تۆش بەخوا بەجێی دێڵی دەبێتە میرات بۆ توش، بەخوا دەبێتە میرات بۆ کوڕەکانیشت، بۆ کوڕەزا و کچەزاکانیشت. کەواتە ئاگادار بە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنای دەکرد بەخوای گەورە لەوەی کە بێوەیی و لەش ساغی لێ بسێنێتەوە. ئەمڕۆ خەڵک دەیەوێت خۆی خۆ توش کات، بەدەستی خۆی خۆ توشی مشکلە دەکات.